خۆشەویستانم، سیر نەبێ لە لامان پێغەمبەران و پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم شەیدای لیقای خوا بوون. سیر نەبێ لە لامان، عجیب نەبێ لە لامان، واللهی یەک لەحزەیەک شەیدابوون، یەک لەحزەیەک، یەک چرکەیەکی کەم شەیدابوونی خوای پەروەردگار لە هەر دڵێک بدا ئەو دڵە منەوەر ئەکا، ڕێگای بۆ ڕۆشن ئەکاتەوە. یەک لەحزە و یەک چرکەیە شەیدابوونی خوا لە ناو دڵی هەر کەسێکا بێ نایگۆڕێتەوە بە هەموو دنیا و ئەوەی تایایەتی. براینە ئێمە کێشەکانمان دڵمانە، ئێمە خۆشەویستی خوا لە ناو دڵمانە وەکو پێویست جێگیر نەبووە، بۆیە هەڵپەی دنیامانە، بۆیە دنیا ئەدەین بەسەر قیامەتە، بۆیە دائیمەن حرام هەڵەبژێرین بەسەر حەڵاڵەکانە، لەبەر ئەوەی خۆشەویستی خوا هێشتا لە ناو دڵمانە وەکو پێویست جێگیر نەبووە. ئەو عیبادەت و پەرستشانەی ئەیکەین براینە زۆری ڕووکەشیە، بۆیە کاتێک چاوت بەکار بەدەستێک ئەکەوێ کە تۆزێک پارەی هەیە، تۆزێ دەسڵاتی هەیە، تەماحی پارە و دەسڵاتەکەی ئەوی سەیرەکەی سبحان الله ئەبی بە ئینسانێکی تر کە ئەنەه ڕۆژێ لە ڕۆژان لە مزگەوتا نەبووی، کە ئەنەه یەک سوجدەت بۆ خوای پەروەردگار نەبردووە. کاتێک کە پارەی حرام ئەکەوێتە بەردەست و بیر لەوە ئەکەیتەوە ئەو پارە ئەیکەی بە قەسر و قوسور ژیانێکی خۆشی دنیایی پێدابین ئەکەی، سبحان الله ئەگۆڕێی، چونکە خۆشەویستی خوا لە ناو دڵتا جێگیر نەبووە وەکو پێویست، بۆیە ئاوا دنیا ئەدەی بەسەر گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. بەڵام پیاوچاکان، پێغەمبەران و ڕاستگۆیان و شەهیدان و پیاوچاکان وا نەبوون، بە پێچەوانەی ئەمە بوون. بۆیە دائیمەن حەزیان کردووە خۆشەویستەکانم بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. لە دنیا ژیاون، لەوانەیە لە ئێمەش خۆشتر ژیابێتن، بێگومان لە ئێمە خۆشتر ژیاون، چونکە ئەوان هەر کەسێک وەکو ئەوان بژێ لە ئەو پەڕی بەختەوەری و خۆشبەختیایە. تۆ ئەگەر دنیا لەلات قیمەتێکی وای نەبێ تایە ئەژەی خەفەتی بۆ ناخۆی، دائیمەن تەماشا ئەکەی خۆشیەکە ها لە ئەو لاوە. بۆ نمونە با ڕوونتر بیڵین ئەوانەی کە لە ئەوروپا جنسیان هەیە، ڕەگەزنامەیەکی ئەوروپیان هەیە و لە وڵاتی ئێمەوە 20-25 ساڵە لەوێن، ژیانێکی خۆشیان بۆ خۆیان لەوێ دنیایی دابین کردووە. کاتێ دێتەوە مانگێ بۆ سەردان بۆ ئەم ناوانە، ئەگەر بێت هەر ئاوان لە ژیانێکی ئاسایی ئەم خەڵکەیە بژێ ئاعتیادیە لە لای، ئەگەر لە ئوتێلێکی 5 ئەستێرەیە نەژێ، ئەگەر خواردنێکی خۆش نەخوا و ئاخر دەرەجە خۆش، لەوانەیە ئاسایی بێ لە لای. ئەڵێ زۆر ئاساییە، خۆ من میوانم لێرە، گشتی مانگێکی ترە و ئەگەڕێمەوە بۆ شوێنەکەی خۆم، هەر چاوی لەوەیە. بۆیە خۆشیەکانی ئەم تۆزەی کە لەم ناوەیە، ئەم مانگەیان ئەم هەفتەیە لەم ناوەیە زۆر کێشە نییە لە لای، هەتا ئەگەر تۆزێ ناڕەحەتیش بێ، تۆزێ جێگەکەی ڕق بێ، تۆزێ خواردنەکەی وشک بێ، چەور نەبێ، کێشە نییە لە لای، چونکە بیری لەوەیە. بە تەشبیه نەبێ ئەهلی خوا، ئەوانەی کە دڵیان لای خوایە، خوایان هەڵبژاردووە، ئاوان خۆشەویستەکانم زۆر بیر ناکەنەوە لەم دنیا وەکو غەریب وان، وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیبن عومەر فەرمووی كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. لە دنیا وەکو غەریب بژێ یا وەکو ڕێبوارێک بژێ، تێپەڕی بەسەریا، لەبەرەوە گوێی ناداتێ ئەگەر ناڕەحەتی ببینێ، ئەگەر ناخۆشی ببینێ، زۆر خەمی ناخوا، لەبەرەوە هەر لە دنیاش خۆشبەخت ئەژێن. هەر لەبەر ئەوەیە یەحیای کوڕی معاذ ئەفەرمێ يخرج العارف من الدنيا ولا يقضي وطره من شيئين بكاؤه على نفسه
وشوقه إلى ربه. أفرمي أهلي خواناسي ئەوانەی کە خوا بە جوانی ئەناسن لە دنیا دەرەچن یەشتان تامەزرۆی دووشتن کە بە تەواوەتی وەکو چۆن بڵێ تێریان لێی نەخواردووە. ئەوانێمە بڵێن خۆش و لەزەتەکانی دنیا نە وەڵڵاهی گریان بۆ خۆی، چونکە چەند بگری پلە و پایەت لای خوای گەورە بەرزتر ئەبێ. وە شەیدابوون بۆ لیقای خوای پەروەردگار ئەوان ئەوەیان بە عیبادەت زانیوە، بۆیە چەندە زیاتریان لێک وەرگرتی بێ هەستیان کردووە هێشتا تێریان لێ نەخواردووە. خۆشەویستی خوا و شەیدابوونی لیقای خوای پەروەردگار وای کردووە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبو الدەردە ئەفەرمێ ئوحب المەوت اشتیاقا لربی، والله حەز لە مردن ئەکەم، ئەوەندە شەیدای لیقای پەروەردگار بووم حەزەکەم زووتر بگەیەمەوە خوای پەروەردگار. کاتێ بیلال بانگدەری پێغەمبەر صلی الله عليه وسلم گەشتە حاڵەتی مردن، سەکەراتی مردن، لەو لەحەزاتە ژنەکەی وتی وا کەڕباه، ئاخۆمان ئەڵێین وای لەم موسیبەتە، وا وەیلێ. ئەلەو کاتە بلال فەرمووی بەلوا فەڕەحاه، بەڵکو هاوار چی خۆشیەک و چی لەزەتێک چاوەڕێمە کە من پێی بگەم. گەیشتنەوەیە غەدەن ئەلقە الئەحیبە محەممەد وەصەحبە، سبەی من بۆچی خۆشیەک ئەڕۆم، من بۆچی لەزەتێک ئەڕۆم، سبەی ئەگەمە خۆشەویسانم محەممەد و هاوڕێکانی. بەو ڕوحیەتەوە بەو ئیمانەوە ئەوان تەماشای دنیایان کردووە.